ئەژی ئەمین بەچیدا دەناسیتەوە ئەندازیاری تیرۆر بکوژی مڕادکانی کوردی و هاوکارجاف پلانی ژێڕی کودەتا ئەو سەلمان ئەمینە ناسراوە باژی ناوێکی نەناسراو کەسێکی بێدەنگ لە دوای ڕووداوەکانی هەشتی تەموزی 2020 دەرکەوت بەڵام پاش ماوەیەکی کورت لە ڕێگەی تیمە تایبەتیەکانی سەرۆکی یەکێتیەوە نهێنیەکەی ئاشکرا بوو چیرۆکی ئاشکرابوونی ئامانجی سەرەکی ئەم کەسە بە شێوەیەک بوو کاتێک مڕادکانی کوردی کەسایەتی نزیک لە لاهور جەنگی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو بوو لە ڕۆژی 25 تشرینی دووەمی ساڵی 2021 ئەژی ئەمین بە 11 ئۆتۆمبیلی پڕ لە چەکدار لەو هێزەی کە بۆ خۆی دروستی کردبوو دەچێتە سەر ئەو کەسایەتیە پێچەوانەی بڕیاری دادگا و حیزبەکەشی بەبێ ئەوەی مڕادکانی کوردی ڕوبەڕووی هێزەکە ببێتەوە تەقەیان لێکرد و بە برینداری دەستگیریان کرد بەڵام پێش ئەوەی بیگەێنە دەستی دادگا لەلایەن ئەژی ئەمینەوە لە نزیک قەزای دوکان کوژرا ئەمەش سەرەتای دەرکەوتنی ڕووی ڕاستەقینەی بوو لە دوای ڕووداوی کوشتنی ئەو کەسایەتی نزیک لە لاهور جەنگی سەرۆکی یەکێتی بەهۆی شاردنەوەی ڕووداوەکە لەلایەن ئەو کەسەوە گومان دەکات و لە ڕێی تیمێکی تایبەتەوە لێکۆڵینەوە دەکات پێشەوەی دادگا فەرمانی دەستگیرکردنی بدات لا سلەیمانی هەڵات و ڕووی لە هەولێر کرد دوای ئاشکرابوونی تاوانەکەی ئەژی ئەمین دەڵێت وەهاب هەڵەبجەیی و دژە تیرۆر هۆکاری ئاشکرابوونی کوشتنی مڕادکانی کوردی بووە کە ئەژی بە فەرمانی کەسێکی دیکە لەسەر و خۆی لە دەرەوەی پارێزگای سلەیمانی ئەنجامی داوە لە کاردانەوەدا بەڵێنی تۆڵەکردنەوە لە وەهاب هەڵەبجەیی دەدات کوشتنی هاوکار جاف پیلانێک بوو بۆ ناشرینکردنی دژە تیرۆر و تۆڵەکردنەوە لە ئاشکراکردنی نهێنیەکەی ئەم چیرۆکە چۆن ڕوویدا ئەژی ئەمین پەیوەندی بە تیمێکی دژە تیرۆر دەکات و بەڵێنی گەڕانەوە بۆ سلەیمانیان پێدەدات و دەڵێت ئامادەیە بچێتە بەردەم دادگا بەڵام بۆ وردەکاری هاتنەوەکەی داوا لە تیمەکەی دژە تیرۆر دەکات بچن لە هەولێر لەگەڵی کۆ ببنەوە چوونی ئەو تیمەش لە چەندین شوێندا بە ڤیدیۆ تۆمار دەکات دوای گەڕانەوەی تیمەکە لە ناکاو هاوکار جاف کە کەسێکی نزیک لە لاهور جەنگی بوو لە هەولێر دانیشتبوو تیرۆر کرا دوای 3 هەفتە لەو تیرۆرە ڤیدیۆ بەڵگەی دروستکرا و بڵاو کرایەوە بەڵام هیچ ڕوخسارێک لە کاتی تاوانەکە دەرنەکەوت لە کۆتاییدا دەستگای دژە تیرۆر و وەهاب هەڵەبجەیی بەرپرسی ئەو هێزە بە ئەنجامدانی ئەو کردەوەی تۆمەتبار کرا دۆسیەی تاوانی ئەژی لێرەدا کۆتایی نەهات پلانی ژێڕی کودەتاکەی 22 ئاب لەلایەن ئەم سەلمانەوەی کە ناسراوە بە ئەژی یەکێکی دیکە لەو تاوانانەیە کە بە درۆن و چەک و چەکدار و دیبلۆماسیەت پشتیوانی کرد بە شێوەیەک تەنها لەدان پێدانانی 6 کەسەکەدا 26 جار ناوی دەهێنن کە بە شێوەی جیاوازکاری کردووە بۆ سەرخستنی کودەتا شکست خواردوەکەیان لە دژی یەکێتی و ئیداری سلەیمانی دوای ئەم هەموو تاوانە ئەژی ئەمین ناوێکە بۆتە دوانێکی لێکدانە بڕاو لەگەڵ تیرۆر و کوشتن و تاواندا جگە لە تاوانەکانی پێشتری تاوانی کودەتاش بووە بەشێکی دیکە لە مێژوەکەی